ئامانجەکانی ڕەسەنی ئەو منتیقەیە مێژوو ئەوە باز دەکات وەسایق و دۆکۆمنت باسی ئەوە دەکەن ئەوە ئێمە بە میزاج قسەی لەسەر ناکەین و تعریب لە سەردەمی ڕژێمی پێشووتر عەرەبی هاوردە هاتوتەوێ کورد تاوانی نییە و دەبێت حکومەتی محەلی لە کەرکووک بەو پڕی هەستیاری و بەرپرسیارەتی تەعامل لەگەڵ ئەو دۆخە بکات منتیقەیەکە کە دانیشتوانە ڕەسەنەکەی کوردن و ئێمە وەکو پەرلەمانتاران ئەو خەڵکی ئەو منتیقەیە دڵنیا دەکەینەوە کە متابعەی وردەکاریەکانی ڕۆژ لە دوای ڕۆژی پەڵکانە و سەرگەڕان و گوندەکانی دەوروبەری دەبین و ئەوە واجبی هەمومانە و واجبی هەموو کوردێکشە کە پێکەوە دیفاعکەرێکی باش بین لەو پرسە و ئەو هەوڵانی کە ئەدرێت بۆ تعریب بەداخەوە حکومەتی محەلی دەستی هەیە و ئەمە تعریبێکی نوێیە و لە سەرخۆ بە پلان بە بەرنامە حکومەت ئەمجارە لە کەرکووکەوە ئیش بۆ تعریبکردنی کەرکووک دەکا واجبی هەموو کوردێکە واجبی ئێمەشە بەکارەکان ماسی بەڵام خەڵکیشدەوە دڵنیا دەکەینەوە ڕوبەڕووی هەموو ئەو نەوع پیلانانە دەبین کە ئامانجەکەی جارێکی دیتری تعریبکردنی کەرکووک